سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ بە فەرمی خۆپاڵاوتنی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی 2024 ڕاگەیاند. هۆکاری بڕیارەکەشی بۆ ئەوە گێڕایەوە لە ئەگەری هەڵبژاردنەوەی جۆ بایدندا ئەمریکا دەکەوێتە مەترسیەوە، بەڵام دەیەوێت بە گەڕانەوەی بۆ سەرۆکایەتی جیهان سەروەری ڕاستەقینەی گەلی ئەمریکا ببینێت. دۆناڵد ترامپ بە ژماردننی و مەترسیانەی کە لە هەڵبژاردنەوەی بایدندا ڕوودەدەن و پێگەی ویلایەتە یەکگرتووەکان پاشەکشە دەکات ڕاگەیاند. لە ئەمڕۆوە تا ڕۆژی هەڵبژاردن جەنگێک بەرپا دەکات کە کەسی تر نەیکردبێت. ئەوە دوای چەند ڕۆژێکی کەم لا هێرشەکەیەتی بۆ سەر ڕۆن دیسانتیسی حاکمی فلۆریدا کە دەوترێت ناوبراو بۆتە ڕکابەری ترامپ وەکو پاڵێوراوی پارتی کۆماری. دیسانتیس لە هەڵبژاردننی نوێی کۆنگرێسدا وەکو ئەستێرەیەکی هەڵکشاوی پارتی کۆماری دەرکەوت و لە میامی دایت با جیاوازی 20 خاڵ لە چارلی کریستی ڕکابەری پارتی دیموکرات و لە مەکۆی هەمیشەیی دیموکراتەکاندا سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا کە لە 40 ساڵی ڕابردوودا بێوێنە بووە. لە دوای ئەو ترامپ لە ماوەی سەرۆکایەتیدا سیستمی دیموکراسی وڵاتەکەی کردە قوربانی گوتارە پۆپۆلیستەکەی و جەماوەرێکی پەروەردەکرد کە بێباوەڕن بە ئەنجامی هەڵبژاردنەکان و سەرنجام لە 6 کانونی دومی 2020دا هێرشیان کردە سەر تەلاری کۆنگرێس و ناوبانگی ئەو وڵاتیان خستە مەترسیەوە. لە دوای بەشداری نەکردن لە دەستا و دەستکردنی دەسەڵاتدا دەرکەوت ژمارێکی زۆر لە بەڵگەنامە نهێنیەکانی ئەرشیفی سەرۆکایەتی گوێزاوەتەوە بۆ لای خۆی کە دەبوو لە ئەرشیفی نیشتیمانیدا بپارێزرێت. گوتارە بەردەوامەکانیشی لە هاندانی جەماوەرەکەی بەرامبەر دامەزراوەکانی دەسەڵات لە ئەمریکا بە جۆرێک خەڵکی وڵاتی ترساند سەر ڕایشکستی بایدن لا دۆسی ئابووری و هەڵاوساندا دەنگیان نەدایە پارتی کۆماری و بەتایبەتی ئەوانەی ترامپ پشتیوانی لێکردن زۆربەیان شکستیان هێنا. پۆل کروگمانی بەرپرسی لاپەڕەی بیرۆڕای ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەڵێت سەرڕای ئەوەی لە ساڵانی ڕابردوودا دەستە بژێری پارتی کۆماری جۆرێک لە ناوبانگ و گەورەکردنیان بۆ کەسایەتی ترامپ دروست کرد، بەڵام ئەو کەسێکی بێهێزە، بەڵام پارتی کۆماری لە ئەو بێهێزترە. ناوبراو دەڵێت لە دوای ئەنجامی خراپی پارتی کۆماری لە هەڵبژاردنەکانی ئەم دوایی کۆنگرێسدا دەستە بژێری ئەو پارتە خۆیان لا ترامپ دوور دەخەنەوە و هاوکاری ڕۆن دیسانتیس دەکەن، بەڵام ئەوە ئاسان نییە و ناتوانن ئەو باجەی گەورەکردنی و ترسنۆکیان نەدەن کە لە ڕابردوودا تووشی پارتەکەیان کردووە. Well, welcome back everyone. Here we are again.